دەبینین لە باکوور سەدی هەفتان پێنج موزیکی کرمانجی کاری لە موزیکی تورکی کردووە. لە زۆربەی موزیکە تورکیەکانە دەبینین سازی باغڵەما، باڵەبان و هەندێک پەرکەشنی کوردی و زۆر لە میلۆدیە کوردیەکان تقریباً داگیرکاری کەلتوری و کێشەکانی موزیکدانەرانی کوردی ئەم وەرگێڕی کوردستان. بێگومان دوو بابەتی گەلێ پرسن. سەرەتا بە داگیرکاری کەلتوریدا دەست پێ دەکەم کە بەڕای من یەکێکە لە کێشەهە سەرەکیەکانی کەلتوری کوردی. بەڕای من بۆ دوو هۆکاری دەڕێن. هۆکاریان ئەوەیە کە پلان بۆ دانراوە لەلایەن گەلانی ناوچەکە لەلایەن هەندێک دام و دەستگای تایبەت بۆ سڕینەوەی کەلتوری. بۆ نمونە لە هەندێک لە بەشەکانی کوردستان، باکووری کوردستان گۆرانیبێژێک خەڵکانزانانی یەک گۆرانی کوردی بڵێ بە هەموو شێوەیەک ڕێگەی لێژێ بە هەموو شێوەیەک لەگای داخل. بەڵام لە کاتێکا کە سەدان گۆرانی کوردیەکە بە تورکی یا بە زمانێکیکە هەموو پشتگیری و هەموو پشتیوانێکی دەکرێت. ئەمە بەڕوونی دەری دەخات کە پلانێکی درێژخایەنیشە، ساڵانێکی زۆرە، چەندەیەکە یان لە ڕاستیدا لە سەرەتای سەدەی بیستەمەوە پێڕاوەکرێت. بەشێکی کە تەمەن ئەم خاڵی کە داگیرکاری کەلتوریە زۆر شێوازی هەیە. بەڕای من هەموو بوارەکانی کەلتوری بردۆتەوە بۆ نمونە زمان، مێژوو، هونەر، موزیک، ئەدەب هەتا دوایی. هۆکارێکی بێ ئاگایی هونەرمەندانی خۆمانەوە ڕاستی. بێ ئاگایی بۆ نمونە چەند لاسایی دەیان هونەرمەند و شێوازی گۆرانی موزیکەکەنەوە بەبێ ئەوەی بزانن بەشداری دەکەن لە سڕینەوە و نەهێشتنی کەلتوری کوردی. من دەیان گروپە بینم، دەیان ژەنیارە بینم زۆر بە شێوازێکی ئەمەتۆر یان نەشیا و ئەژەنن کە لاسایکردنەوەی بەڕاستی موزیکی فارسی، تورکی، عەرەبی نەکردەوە. گەلانی دووریش بۆ نمونە موزیکی ڕاپ، موزیکی نازانم جاز، دەیان شێواز زۆر بێ ئاگایانە هێنە ناو موزیکی کوردیەوە کە یەکەم پێویست ناکات، دووەم ناسنامەکەی خۆمان تێکەیە ڕاستی. ئەوەی کە دەکرێتە ئەوان دەوڵەتەکەنە قەوالی موسیقای قەوالی پاکستان کە خانمان بە تەواوەتی توانیان بێنە ناو گۆڕەپانی موزیک و گۆرانیەوە. یەکەم کۆمپۆزەر کە ناو دەبرێت لە ناو گەلاندا لە سەردەمی میدیڤاڵەوە کە لە ساڵی 1970 بۆ 1970 خانمێکی ڕەبەنی ئەڵمانی بووە بە ناوی هێڵگار مۆربینێر. چەندین کۆمپۆزەری تر وەکو یەکێک لەو کەسە خانمە بەناوبانگەیە هەیە کلارا شۆمان کە لە ساڵی 1980 بۆ 1986 بووە. لێرەدا باسی خانمانی کورد بکەم کە چەند کەسانێکمان هەیە چەند خانمێکمان هەیە توانیویانە بەباشی موزیک بژەنن، توانیویانە ئاواز بۆ گۆرانی دابنێن و لە هەمان کاتدا چەندین گۆرانی مناڵانیشیان نووسیوە. من خۆمێک یەکێک لەوانەیە کە سەرەتا ئاوازی بۆ گۆرانی مناڵان نووسیوە، بەڵام ئێستا بە شێوازێکی نوێتر دامەژێتەوە، بە شێوازی کۆمپۆزیشن. ئەم شێوازی ئەوانەیە کە نووسیویان ئەو خانمانێکە نووسراوە یاخود ئەو ئاوازانە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا باسی لێوە کرد زۆر جیاوازی هەیە لەگەڵ کۆمپۆزیشن. زۆر حەز دەکەم یەک لەو نمونانی گۆرانی مناڵانە پێشتان بکەم کە بزانم چۆن داهێشراوە. ئەگەر ئەرێک نەبێت سم کوردیشەکە بۆ کوردستانەکە.